بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی دەروی یاریگا دێمە لای ئێوە. ئازیزانم لەم بەرنامەیە لە تەورێکی کراوە باس لە مێرکاتۆ ئامادەکاری یانەکانەکەین بۆ وەرزی نوێ کە تا ڕادەیەکی زۆر دەستپێکی یارەکانی وەرزی نوێ نزیک بۆتەوە بە ئامادەکاری یانەکانیان بە ئەنجامدانی گرێبەست یاخود هەوڵدانیان بۆ گرێبەستەکان کە تا ئێستاش مێرکاتۆ بەرداوامیە و یانەکان لە هەوڵدان بۆ باشترکردنی پێگاتەکانیان بۆ وەرزی نوێ بە خۆشحاڵیشەوە بۆ قسەکردن لەسەرم تەوەری ئەمڕۆ میوانداری هاوڕێی عەزیزم بۆتان عومەر ڕۆژنامەنووسی ورزشیمان کردووە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بۆتانگیان جارێکتر سوپاسی ئامادەبوونێکم لە بەرنامەی دەرەوەی یاریگا. بۆتان سەرەتا دەربارەی خۆشحاڵم لە بەرنامەکەت بەشدارم. زۆر سپاس بۆتان گیانمە سەرەتا بەوە دەست پێ بکەین ینی ئەو مێرکاتۆیی کە چاوەڕێ دەکرا بۆ یانەکان ئەنجام بدرێت یاخود بەدەر لەو ئەنجامانەی کاتون یاخود یانەیە کە بیوێ ئەنجامی گەورە دەسەبەر بکە تا ئێستا پێ دوایە لە مێرکاتۆیە گرێبەستێکی گەورە ڕوویاوە جگە لە یانی ڕیال مەدریت. بێگومان هەردوویانە یۆڤینتۆس و بەرشلۆنەش بە هاوشێوەیان ڕیال مەدریت خەریکن لە بۆندا سەدێت تاکو ئێستا یۆڤینتۆس بۆندی گەوری واژنەکرێ بەڵام بە پێیەوەی کە لەگەڵ ساری ڕێکەوتن یانی یۆڤینتۆسی یەکێک لەویانانەیە کە بۆندی گەورە واژوتەکە بەڵام تا ئێستا خۆی یەکلا نەکردوتەوەی کە لەسەر چەند یاریزانێک ماون ئەو یانەیە بۆندی گەورە واژ بکات بەڵام بەرشلۆنە هاوشێوەیان ڕیال مەدریت ئەویش بەهێنانی دیۆنگ و هەروەها گریزمان دوو ئەو ئەستێرانن کە لە ئێستادا دیارن نێوتۆپی دێ هاوشێوەیان ڕیال مەدریت دوو بۆندی گەورەی واژوو کردووە. یانەکانی دیکەش هەن کە دەتوانن بڵێم بۆندیان واژوو کردو بەڵام بۆندەکان ئەتوانن بڵێم ئەستێرەی گەورەنینە لە ناوەڕاستدان وەکو یانەی ئینتەر میلان کە دەوێت ئێستا تیپەکە ڕێک بخاتەوە هەروەها یانەکانی دیکە لە خولی ئینگلیزی لە ئێستا دەدانەوێت چێبڕچیانەکانی دیکەم لە گواستنەوە یاریزانان تۆتنهام دەبێت نێو ڕکابەری گواستنەوە یاریزانان بۆی کە ڕێزەکەی بەهێز بکاتەوە و کە پارساڵ بێگومان ینی چەند ئەم تیپە لە چەند هێلێکەوە کێشەی هەبوو لە ئێستا داوەکو دیارە ئەستێرەیەشی دیاری دەوێت کە بیگوازێتەوە ڕێزەکانی یانە دیبالایە کە یەکەم بۆندشی بەڕەفز بواتەوە کە 50 ملیۆن یۆرۆ یۆڤینتۆس داوای 90 ملیۆن یۆرۆ دەکات. مێرکاتۆیەکە تا ئێستا بڵێم بانی بە شێوێکی زۆر باش ینی ئەوەی چاوەڕوان دەکرێت تا ئێستا ڕووی نەداوە بەڵام لە ئیسپانیا زیاتر گەرمەتوانم بڵێن بەڵام پێشبین دەکرێت ینی لە چەند ڕۆژ بەر لەوەی کە کۆتایی پێبێت گۆڕانکاری گەورە بکرێتن لە نێویانەکاندا. بۆتان مۆرینۆ وتەی چیەڵێ بەردەوام ئەو یاریزانانە سەرکەوتون یاخود ئەو گرێبەستانە سەرکەوتون کە لە سەرەتای ئامادەکاریەکانەوە لەگەڵ یانەکاندا ئامادە دەبن ینی تو ێستا سیرکەی لێ بڕوانی ڕیال مەدریت گرێبەستەکانی خۆی هەرزوو یەکلا کردو لەبەری لە سەرەتای ئامادەکاریەکانەوە یاریزانەکانیان لەگەڵا بێ بەڵام بەرشەلۆنە ماوەیەکی زۆر چاوەڕێکرد تا گرێبەستەکەی گریزمان هاتە 120 میلیۆن یۆرۆ ئەوە تا ئێستاش لە کێشایە و چەند ڕۆژێکیش تێپەڕی ئەنجا گریزمان بەشداری ئامادەکارەکانی تیپەکەی کریانی ئەوترێ دیاریزانەکان یاریزانە ئەستێرەکانە یاخود هەج یاریزانێک بێت پێویستە لە سەرەدای ئامادەکارەکان و لەگەڵ یانەکانە بێت ینی باسی مێرکاتۆی ئیسپانیا شکرد ئەمە بەشێکی پرسیارەکەم بێت لەگەڵ مێرکاتۆی ئیسپانیاشە ینی پێ دوایە چی یانەیەک لە ئیسپانیا هێندەی ئەتلەتیکۆ مەدریت خۆی ڕێکخستۆتەوانێ بۆی کە ئەمساڵ ژمارەیەکی قورس بێ لە نێو خولی لیگای ئیسپانی و جامیشای ئیسپانیاش. بەڵێ کاک محەممەد ینی ڕاستە قسەی مۆرینۆ 100% ڕاستێ ئەو یاریزانانە سەرکەوتون کە لەگەڵ یانەکاندا لە سەرتاون چکە هەم لە ڕووی توانای جستەیەوە هەم لە ڕووی پلان یاریکردنەوە زووتر لەگەڵ یانەکە دەتوانین بڵێم خۆی دەگونجێنێت بەڵام بارودۆخی بەرشلۆنە و ڕیال مەدریت لە یەکلاکردنەوەی بۆندەکان دوو شتی جیاوازن. بیرمانە تێ پارساڵ ڕیال مەدریت کەمترین بۆندی واژۆ کرد کەوەی کە لە ڕووی یاری پاکەوە ینی دەستکراوە تریانە ڕیال مەدریت بە بەراورد بەیانەی بەرشلۆنە بەرشلۆنە کێشەی تاکو ئێستاش کێشەی گریزمانی کۆتایی نهاتووە کە ئەتوانین بڵێن ئەتلەتیکۆ مەدریت بۆ بەرشلۆنە لە بۆرسەدا بوو کە پێش هەفتی مانگ بۆندی گریزمانی بۆ یەکلا کردەوە ئێستا داوای 80 میلیۆن یۆرۆ دیکەری دەکات ئەمە توانین بڵێم دەستی بەرشلۆنەی بەستاوەتەوە بۆی هەم لە ئێستا لە گواستنەوە نیمار ڕۆژێک دەوترێت نێمار دەگەڕێتەوە ڕۆژ بەرشلۆنە ئامادە نییە و بڕەپارێ بداتە نێمار بۆ هەر یاریزانێکی دیکەش کە بەرشلۆنە بوێت بگوازێتەوە ڕێزەکانی دروستە
چکە لە ئێستادا یانە بەرشۆنە قەرزی دیکەشی لەسەر کۆبووتەوە بۆیە ناتوانێت دوا بە ئاسانی بۆن لەگەڵ یاریزاناندا واژۆ بکات بەڵام یاچیانە ریال مەدریدە خۆشمان دەزانین ئەوەل ینی سەرەتای دروستبوونی بزنس لە تۆپی پێ و گواستنەوەی بۆ کاری بزنس لە تۆپی پێدا فلۆرنتینۆ پێرێز داهێنا کە ساڵی زیاتر لە ساڵی 2002 کە دەستی پێکرد زێدان و فیگۆ و بێکام و هەروە دواتر ڕۆناڵدۆی بەرازیل و ئەوانە هێنا ڕزەکانی ئەو بۆ ڕیکلام دروستی کرد بە تایبەت دێڤید بێکام بۆندە بۆ سەرچاوی بۆندە بۆ خزمەتی یاریکردنی یانەکە نەبوو ئەوەی ئێستا پێرێزیش بیری دەکاتەوە بەم شێوەیە بووە بۆیە ئەنی پێرێزیش پارساڵ بۆندێکی وای واژوو نەکرد لە ئێستادا هەموو پلانەکانیەوە بۆ سەیری بکە بە ئێستاش گرنگی بۆ یاریزانان دەت کە سوودی ڕیکلامی زیاتر لێ بینیکەوە ریال مەدرید لەو پلانە لە بەرشۆنە باشتر سەرکەوتووە توانێت ئەو پارەیە کە لە یاریزان سەرفی دەکات بە پێچەوانەشەوە بە ئاسانی بیداتەوە چکە ئەگەر ورد بینەوە لە بۆندی هازار کە لە یانە ریال مەدرید پارساڵ مۆراتای بە 80 ملیۆن یۆڕۆ فرۆشتوتە یانە چێلسی ینی دواتر هازاردی لێکرێتەوە هەر چی وای نزیک 20 میلیۆن یۆڕۆیش لەسەر کڕینی هازار داناوەکە جیاوازی ئەم دوایریزانەش زۆرە بەڵام بەرشۆنە لەم جۆرە مامەڵانەکردنە لەگەڵ یاریزاندا پێچەوانەی ریال مەدریدە بۆیە هەرێکیان پێم وایە کەیسێکی دیکەیان هەیە یانە ئەتلتیکۆ مەدرید حتا سیمۆنی سەرکردایەتی ئەو تیپە بکات بەردەوام ئەم تیپە بەو شێوەیە ئامادەکاریەکانی بەو شێوەیەن ئەو یاریزانانە هەڵدەبژێرێت بتوانم بڵێم دەتوانێت جستەیەوە زۆر باش بن ئەم ساڵش ئەتلتیکۆ مەدرید هیچ کەمتر نابێتن لە ڕکابەریکردن لەسەر لالیگا هەروە سوودیش پێم وایە لە بۆندی گریزمان دەبێنێت بۆی چەند یاریزانێک بێنێتە ڕزەکانی و پێشم وایە لەم وەرزەی بۆ ئەتلتیکۆ مەدرید دیگۆ کۆستا گرنگی زۆر پێدرێت لەلایەن دیگۆ سیمیۆنی کە دەبین لە لێدوانەکانی زۆر ستایشی دیگۆ کۆستا دەکات هەر کاتێکش دیگۆ سیمیۆنی ستایشی یاریزانێ بکات ئەوە ئەومان پێ دەڵێت کە گرنگی زۆر بۆ یاریزاندا دەیەوێت بدرەوشێتەوە یعنی مەبەستی من ئەم ساڵ لە ئەتلتیکۆ مەدرید بۆتانەوەیە کە هیچ ساڵێک هێندەی ئێستا ئەتلتیکۆ مەدرید پارەی لە گواستنەوەی یاریزانانە بەخەرج نەداوە ینی گرێبەستی جۆفلیکس 126 میلیۆن یۆڕۆ لەسەر یانەکە دەکەوێتی شێوازی دانەکەی چۆنە ئەمە گرنگ نییە بەڵام ئەوی گرنگە کە گرێبەستەکانی گەورە بوون هێنانی کیران تریپەر خۆی لە خۆیدا گرێبەستێکی گەورەیە بۆ ئەتلتیکۆ مەدرید یاواتە ئەتلتیکۆ مەدرید تاوەکو ئێستا 6 بۆندی گرنگی ئەنجام داوە کە تەواوی یاریزانە بەهێزەکانی ناوە بەڵام ئەگەر بچینەوە سەر بەرشەلۆنەش ینی باسی خاڵێکت کرد لە بەرشۆنە لە کارژێڕیانەکەیە ئەوە تا کێشەکانی بەرشەلۆنە ینی ڕێک لەسەر قسەکەی تۆ بۆی کە کێشەکان زیاترە بنەوە تا ئەمڕۆ بەڕێوەبەری جێبەجێکاری یانەکە دەست لە کارکێشانەی خۆی پێشکەش کردو و بارتۆمێش قوبوڵی کردووە کلایڤەر داتوەتە پێشەوانێ ئەم بارودۆخانە پێ دوایە ئەرشی بەرشەلۆنەی بەتاوی لێ مەرکاتۆ تاو قورس کردبێ لە ئەتلتیکۆ دەست پێ بکەم بیرشمان نەچێت مەرجی دیگۆ سیمیۆنیەک لەو مەرجانە بلەمانەوەکەی هێنانی یاریزانە بۆ تیپەکە و خەرجکردنی پارەیە چکە بەو مەرجە ڕازی بدەست بەرداری گریزمان بێت لەسەر بەرشۆنە لەسەر لەو کاتەی بارتۆمیۆ لە سەرۆکیانەکەی و ماوەیەک دوای ئەمە شە لەناو ئەو یانەیەدا لە ڕووی ئیداریەوە هەبووە دوایینشان چەندین دەر بۆ نمونە بەروبەری کارەکان و هەروەها بەروبەری وەرشی ئەو یانە دەست دەکات دەچێشێتەوە بۆیە پێم وایە ئەمان هەموو کاریگەریان لەسەر ئاست و ئەدای یانەی بەرشۆنەش دروست کردووە بەگشتی ینی ئەومان بیر نەچێدا لەو حاڵەتەوە من ریال مەدرید زۆر سەقامگیرتر دەبینم لە یانەی بەرشلۆنە بەڵێ زۆر باشە ئەگەر بچمە سەر یانەکانی پرێمەر لیگ پێ دوایە هۆکار چییە کە تاوەکو ئێستا یانەکانی پرێمەر لیگ بەو شێوە نەکەوتونەتە سەرمێرکاتۆ یاریزانان ینی بە تایبەت کێمە لە ساڵانی ڕابردوو یانەکانی ئینگلتەرامان بینیوە کە هەر لە سەرەتاوە ئامادەکاری تاویان کردو و مێرکاتۆی بەهێزیان کردو بەڵام جگە لە چێلسی کە سزا درراوە هیچ ینی هەوڵێکی گەورە لەلایەن یانەکانی ئینگلتەراوە نییە بۆ هێنانی یاریزانان بەڵێ کام ئەحمەد لە چێلسیەوە دەست پێ بکەم چێلسی بۆی سزادانەوە ناتوانێت یاریزان بێنێ خۆش دەزانێ یانەی مانچستەر سیتیش لە پێکاتەکەی ینی هیچ شتێکی کەم نییە ئەگەر بتوانێت ئەگەر یاریزانێک یاخود دوای کە باز دەکرێت ئەلڤێش یان چەند یاریزانێکی دیکە بگوازێتەوە ڕزەکانی
مانچستەر یونایتد ئەمە کێشەیەکی گەورەیە بۆ مانچستەر یونایتد چکە خۆ دەزانی تیپێک بەشداری یانە پاڵەکانی ئەوروپا نەکات یاریان بە زەحمەت ڕوولەویانە دەکات ئەو یاریزانەش حەقی خۆیەتی چکە حەز دەکات لیانە پاڵەکانی ئەوروپا یاری دەکات کەواتە بەگشتی ئەستێرەی گەورە و ئەستێرەی دیار کەمتر ڕوولەویانە دەکەن کە بەشداری لیانە پاڵەکانی ئەوروپا ناکەن بۆیە ئەمەش پێم وایە بۆیە مانچستەر یونایتد ناتوانێت دوا بە ئاسانی گرێبەستی یاریزانێک یەکلا بکاتەوە ئەو کاتێک یانە مانچستەر یونایتد لیانە پاڵەکانی ئەوروپا بە ئاسانی دەتوانانی مامەڵە لەگەڵ ئەو یاریزانانە بکات کە بیگوازی تۆڕزەکانی دیارتریشان پۆگبا بوو کە شەڕی دنیای لەسەر بولیانە یۆڤینتۆس بەڵام مانچستەر یونایتد توانی بۆ خۆی پەڵکێشی بکات لە ئێستاشدا لوکاکۆ و پۆل پۆگبا دوو دیارترین ئەستێریانی مانچستەر یونایتد داوای ڕۆیشتن لەیانەکە دەکەن دەیانەوێت بچێن لەیانەیەک لیانە پاڵەکانی ئەوروپا یاری بکات مانچستەر یونایتد دەست بۆ هەر یاریزانێک دەبات قورسە ئەو یاریزانێک بگوازی تۆڕزەکانی چووکە ئەم یانەیە لەیانە پاڵەکانی ئەوروپا بەشدار نییە هەرچیانەی تۆتنهام ئەگەر باسی تۆتنهام بکەم تۆتنهام بڕەپارەیەکی زەبەلاحی وەکو مانچستەر بۆ نمونە وەکو چێلسی کە بە هەمان شێوەش بەڕام پارێ زۆر باش سەرف دەکات لە بەردەستدا نییە پارێکی زۆری لە دروستکردنی یاریگا سەرف کردووە ئەم تیپە دەیەوێت بەم شێوەیە ینی بە چەندهینانی چەند یاریزانێک کەم تیپەکە ڕێک بخاتەوە ئەو تا لە هەوڵی ئەوەدا کەرێکسۆن بە هەر شێوەیەک بێت بۆ ئەم وەرزش لەیانەکە بمێنێتەوە باسی یانەی لیڤەرپول کەم یعنی لیڤەرپول پاڵەوانی یانە پاڵەوانەکانی ئەوروپا بووە کەواتە ئەم تیپە بە شێوەیەکی زۆر سەقامگیر بووە یۆرگن کلۆپ ناوێت بە شێوەیەک لە شێوەکان پێکاتەکانی زۆر ینی گۆڕانکاری تێدا بکات چونکە ئەو تیپە تیپێش سەقامگیرە ینی لە مێژووی پرێمەر لیگ نەبووە بە جیاوازی خاڵێک خولی ئینگلیزی لەدەستداوە کەواتە لیڤەرپولیش تیپێکی ئامادەیە بێ کێشەیە پێویستی بە یاریزانی زۆر نییە وەکو یۆرگن کلۆپیش لە لێدوانەکە ئاماژە بۆ دەکات ئێمە یاریزانی گەورە و دیار بۆ لە هاوینەدا ناگوازینەوە ڕەنگە گرێبەست دەکەین بەڵام گرێبەستی گەورە ئەنجام نادەین بەگشتی پێم وایە ئەمە ڕوویای پرێمەر لیگە لەم وەرزەدا کە ناتوانن هەندێکیان ناتوانن هەندێکیان پێکاتەکەیان بە شێوەیەکی باش ئامادەیە حاڵی مانچستەر یونایتد وەک باشم کرد بەم شێوەیە ینی پێ دوایە ئەنگلتەرا لە ئێستادا پاژەوەی چواریانی وەرزی ڕابردوو کۆتاییەکانی هەم چامپیۆنز لیگ هەم یۆرۆلیگیان بەڕێوە برد گەیشت بنێتە واقعی کە ئێستا لە ترۆپکی یاستیان دانیانەکانی پرێمەر لیگ بۆیە ئەو شێوە گرێبەستە ناکەن تەنانەت کلۆب ئاماژەی بۆش کرد کە لای ئێمە نوێکردنەوەی گرێبەستی ئەستێرەکانمان زۆر گرنگترە لەوەی کە دابنیشین بیر لە گرێبەستەکان بکەینەوە. بەڵێ کاک محەممەد ئێستا بە تایبەت ئەگەر لیڤەرپول ینی لیڤەرپول ڕەنگە لە گرێبەستی نوێکردنەوە هەر یاریزانێکیش بڕپارێکی زۆری لەدەست بچێت ئەوەی کە جوڵەی کردووە ئارسنال بە شێوەیەک لە شێوەکان کە ئەم تیپە جوڵەی چێدا دەبیندرێت لە هێنانی یاریزاندا مانچستەرچیش ڕەنگە گرێبەستی گەورە ئەنجام بدات دووچاری یاری خاوێن ببێتەوە ناوێش خۆشی لە ئێستادا سزای لەسەرە ینی چاوەڕە دەکرێت یوفا وەکو چۆن لە چەند ڕۆژی ڕابردوو باس لەوە دەکرێن پاریسان جێرمەن جارێک دیکە مەلەفی یاری خاوێنی هەڵدراوەتەوە دووریژنی لە چەند ڕۆژی داهاتوودا بە هەمان شێوە مانچستەرچیش دووچاری هەمە حاڵەت بێتەوە و مەلەفی یاری خاوێن کۆتایی نەهاتوو لەسەر یانی مانچستەر تاکو ئێستاش ڕاستە مەلەفەکە داخراوە بەڵام کۆتایی پێ نەهاتووە ئەمەش دوور نیە لەسەر مانچستەر جارێکی دیکال درێتەوە دووچاری سزا بێت کە ئەمەش چەند جارێک لە ڕۆژنامەکان باس کراوە کە یانەی مانچستەر ڕەنگە دووچاری قورستین سزا بێتەوە و تاکو ئێستاش چاوەڕوان نمزانی مانچستەر کۆتاییەکەی چی دەبێت. زۆر باشە ینی تۆ هاوڕان لەگەڵەوەی کە ئەمساڵ یانەکانی پرێمەر لیگ بە باشترین شێوە ئەمادەبن بۆی گرێبەستی گەوریتیانە بێ ئەگەر بچمە سەر ئەڵمانیا بە تایبەتی یانە زلێزەکەی ئەڵمانیا بایر مونیخ کە لە هەوڵی بەردەوامدا لەگەڵەوەی بایر مونیخ وەرزی ڕابردوو نەیتوانی ئامانجەکانی تەواو پێچێ هەریەکە لە هەردووە سێری تیپەکەی ئاریان ڕۆبن فرانک ریبێری لەدەستدا جێمس ڕۆدیگەز گەڕایەوە ڕیال مەدرید بەڵام بەدیلەکانی لە بایر مونیخ ڕاستە هەوڵ دەدرێت بەڵام تا ئێستا نێنراونەتە ریزی یانەکە لەگەڵەوەی بایر مونیخ ئامادەکارەکانی وا بەرەو کۆتایی دەڕوا و خولەکانی ئەوروپا نزیکن لە دەستپێکردنەوە یانە ئێستا لە کۆتایی مانگی حوتان لە ناگاتە ناوەڕاستی مانگی هەشت خولی بۆندسلیگای ئەڵمانیش دەست پێ دەکات پێ دوایە دەستەبسانی بایر مونیخ چێ لە کاتێکا بەردەوام ڕەخنەکان لەسەر کۆڤاژی ڕانەر بوو لە وەرزی ڕابردوو بۆی کە نەتوانن نامانجەکان پێکردن بەڵام تا ئێستاش هیچ کارێک بۆ کۆڤاژ نەکراوە. من دەگەڕێمەوە بۆ قسەی ڕۆمانیگا کە ساڵێک لەمەوبەر باسی کردیوت بایر مونیخ هەردەم نامانێ وەکو
ئەو یانانە نەبین کە پارێکی زۆر لە گواستنەوە یاریزانان سرف دەکەن. ئێمە سیستەمێک و شێوازشی دیکەی پەیڕەو دەکەین لە گواستنەوە یاریزاناندا. بش بینین ینی بایەرن مونیخ زیاتر پشتی بەو یاریزانانە بەستووە کە لە خولی ئەڵمانی یاری دەکەن دەی گواستۆرزەکانی هەم بۆ دوو حاڵەت هەم تیپی بەرامبەری لاواز دەکەێت هەم خۆشی پێ بەهێز دەکرد. بەڵام بۆ دەرەوە ئەمە بۆ بایەرن مونیخ دەتوانین بڵێن بە شێوەک لە شێوەکان دروست نییە، چونکە چەند ساڵێکە یان بایەرن مونیخ ئاستی وەک پێویست نەبووە لە سەردەمی گواردیۆلەوە بەدواوە ئەو کاتی ئەنشلۆتیش بۆ ڕاهێنەری ئەم یانێ دوای دەست لە کار کێشانەوەی هاینکس ئەم تیپە توانم بڵێم ئەنجامی بەو شێوەیە نەبووە کە جێگەی ڕەزامەندی هاندران یانەی بایەرن مونیخ بێت. پەیڕەوکردنی ئەم شێوازەش تاکو ئێستا سەرکەوتو نەبووە. ئەمە پێم وایە گوناهی کۆڤاژ نییە کە تیپەکە بەم شێوەیە. ئەگەر ئەنی سەیری بایەرن مونیخ بکەین بە تیپە زلێزەکانی کە ڕکابەری لەسەر یانە پاڵنەکانی ئەوروپا دەکەین کەمتر ئەستێرێتیدایە. ئێستا بۆ نمونە خۆری نوێر لە ئاوابوونە هەمەلەس تیپەکەی جێشتووە. ئەروەها ڕیبێری و ڕۆبن ئەوە ڕۆیشتن جێمەز ڕۆدریگز گەڕایەوە یانە ریال مەدرید. ئێستا ئەگەر سەیری بایەرن مونیخ بکەین ینی پێم بڵێ یانی چەند ئەستێرەی تێدایە کە ڕکابەری یانە ریال مەدرید و بەرسلۆنە و یۆڤینتۆس و مانچستەر سیتی و پاریسان جێرمان و لێڤەرپول بکات. ئەم تیپە ڕاستە وەکو ناو لایەنە پاڵەکانی ئەوروپا گەورەیە، بەڵام دەبێت ئەم تیپە گۆڕانکاری بکات، یاریزان بێنێت. ئەمەش یەک لەوە کارەکان ڕۆمەنیگا یەکێکە لەوانەیە کە هەردەم دژی ئەو سیستەمەیە کە پارێکی زۆر لە بچێتە دەرەوەی ئەڵمانیا بۆ گواستنەوەی یاریزان هەر چاویان لەوەیە کە لە خولی ئەڵمانی یاریزان بهێنن. سەری خولی ئەڵمانیش بکەین ئەنی کەم ئەستێری ئێستا تێدا بە دەردەکەوت بە بەراورد بە ساڵانی ڕابردوو. ئەمە حاڵیانە بایەرن مونیخ بەم شێوەیە کە پێشتر پشتی بە خولی ئەڵمانی دەبێت بۆ گواستنەوەی یاریزان، بەڵام ئێستاش کەمتر ئەستێری تێدایە بۆیە نەیتوانیوە شوێنی ئەو یاریزانانەش پڕ بکاتەوە کە ڕزیانەکەیان جێهێشتووە. واتە توانین بڵێن بایەرن مونیخ مەبەستی نییە لە وەرزی داهاتوو ڕکەبەری نازناوی چامپیۆنز لیگ بکات لە کاتێکا کۆڤاژ دەڵێ ئێمە ئەمانەیە سەرجەم ناسناوەکان بەرینوانی وەکو خۆش ئاماژە و پێکرد بایرن لە وەرزی ڕابردووتران نەیتوانیەوە نازناوەکە بێتەوە لەگەڵەوەی پێگاتێکی بێستری پێ بۆ بەڵام ئێستا بەم پێگاتەیە و لە کاتێکدا دۆرتمۆندیش بەردەوام لە بۆندسلیگا خەریکی خۆبەهێزکردنە بۆی کە لەسەر ئاستی ئەڵمانیا بگەڕێتەوە بردنەوەی نازناو یان تەنانەت لە وەرزی ڕابردووش دۆرتمۆند ئەگەر چەند هەڵەیەکی بچووکی خۆی نەبووایە هەر خۆی پاڵەوانی بۆندسلیگا بوو. بایرن بەرەو کوێ هەنگاو هەڵەگرێ؟ بەڵێ هەر لەسەر قسەی تو ینی بایەرن مونیخ پێم وایە ئەگەر ڤاڤەر چەند یاریزانێکی دیکەی لەبەردەست بایە وەکو چەند بەدیلێکی باشێ بە نازناوەکە بۆ یانەی بروسیا دۆرتمۆند دەبوو نەگەیانی بایەرن مونیخ، بەڵام پێکانی چەند یاریزانێک نەبوونی بەدیلی باش بۆ بروسیا دۆرتمۆند وای کرد کە نازناوەکە بۆ بایەرن مونیخ بێت. ئەگەنا بایەرن مونیخ هەم لە خولی ئەڵمانی دەتوانم بڵێم باریلاری خراپ بوو، نەدەتوانین ڕکابەت بە تایبەت لە قۆناغی یەکەم هەر دەتوانم بڵێم بایەرن مونیخ تیپێکی زۆر سادە بوو. ئەم ساڵەکەش بەم شێوەیە بێت ینی بایەرن مونیخ ناتوانێت هەم لەسەر خولیانە پاڵەکانی ئەوروپا هەم لە خولی ئەڵمانیش بە تایبەت ئەرشی زۆر قورس دەبێت. کۆڤاژ ڕاستە دەڵێت من ئێمە ڕکابەری دەکەین لەسەر شەش نازناو، بەڵام ئەوە قسەیەکە ئەگەر تۆ بێ سەر ئەرزی واقع دەبینی بایەرن مونیخ سی یاریزانێکی ئەوەنە گەورەی تێدا نیە لە ئێستادا بتوانێت ڕکابەری لەسەر یانە پاڵەکانی ئەوروپا بکات بە سەریانەکانی دیکەش دەکەیت. بەردەوامن لە خۆبەهێزکردن هێنانی یاریزانی زۆر دیار و ئەستێرا بۆ تیپەکەیان پارەی زۆر زەبەلەح سەرف دەکەن. ینی گرێبەستی بایەرن مونیخ تاکو ئێستا نەمان بینیوە بایەرن مونیخ بۆی هەوڵ دەدات کە گاریزبێ لە بەڵێ باسی ڕۆمەنیگە و کرد، ینی بایەرن مونیخ ژێکێک لەو شانازیانەی کە باسیەکەن بۆ خۆیان بەردەوام لێ هاتوویانە لە ئەنجامدانی گرێبەستەکان، بەڵام ئەگەر بڵین لە دووەرزی ڕابردوودا یەکێک لەو دوو خاڵە بێزەی کە بایەرن مونیخی بووە دەیڤید ئالابا بۆ لە باڵی چەپ، جۆشوا کیمیچ بۆ لە باڵی ڕاست. بەڵام گرێبەستەکانی ریال مەدرید بایەرن مونیخ لە گواستنەوەی ئەم ساڵە هێنانی پاڤاردا بۆ باڵی ڕاست، لۆکاس هێرناندێزە بۆ باڵی چەپ کە هێرناندێز 80 ملیۆن یۆرۆ لەسەر بایەرن مونیخ کەوتووە. ئەم گرێبەستانە ینی پێ دوایە چواتایەکە چی ئیزافەیەکە بۆ بایەرن مونیخ؟ یەک لە خاڵەکان ئەوەیە کە ئەلبە داوای زۆر لەسەرە بۆ ئەوی ڕیزیانەکە جێبێڵێت. پێم وایە یەک لەوانەیە کە بە شێوەک لە شێوەکان ئەلبا ئەوەی بە یانەکە ڕاگەاند بێت کە دەوێت ڕزیانەکە جێبێڵێت. ئەمە یان خاڵێک خاڵێکی دیکە ینی
یعنی بارمنوغ بەتایبەت لە هێلی پێشەوەی کێشەی زیاتر نەک لەوەی کە لە هێلی بەرگری وەک خۆ ئاماژە پێی 2 باڵی زۆر باشی هەیە یانەی بارمنوغ بەڵام ئەوەی کە ئێستا شێناوەتی بۆ شوێنی ئەم دوو یاریزانە بەڵام ئەوەی دەوێت کە بارمنوغ چارەسەر بکات هێلی پێشەوە ناوەڕاست و هێرشبەرە کە بەردەوام کێشەیانەی بارمنوغ بووە پێم وایە بەهێنانی کە گاریزبێری هەوڵێکە بۆ یانەی بارمنوغ برینی ئەو یانەیە سارژ ناکات بە گاریزبێر چکە ئەگەر ئەم یاریزانە تۆزێک ینی هیوایەتی داما بە بۆ یاریکردن یان ڕیالمەدی دەست بەرداری نەدەبوو ڕاستە کێشەکان لەگەڵ زێدان هەیە بەڵام هیچ یانەیەکی گەورەش ئامادە نیە بڕپارێکی زۆر بوونێکی زەبەڵا بدات بە گاریزبێر کە ئەم یاریزان لەتوانەوەدایە دووریش نییە ئەم یاریزانە لەگەڵ یانەی بارمنوغ بتوانێت سەرکەوتوی بەڵام ئەگەر ئەوە سەری ئاسی گاریزبێر بکەن ئەم یاریزانە نابێتە فریاد ڕستی یانی بارمنوغ کە ئەموو هەوڵێک چی ئێستادا بۆ ئەوەیە کە گاریزبێر بگوازێتەوە ڕزەکانی ئەو دەبێت ئێستا چەند یاریزانێک بگوازێتەوە ڕزەکانی هەم یاریزانی ئەستێرە و لاو بن بۆ تیپەکە بۆ ئەوەی چەند ساڵێک خزمەت بەیانەکە بکەن وەک ئەوەی پێشتر لێ گواستن و یاریزاناندا تێیدا سەرکەوتی بووە لێرەسانیەک لە بۆندە سەرکەوتوانە دەبێت بۆ یانەی بارمنوغ بەڵام چۆن ئەم بۆنی سانی یەکلا دەکاتەوە یانەی بارمنوغ مانچستەر داوای بۆندێکی بڕپارەیەکی زۆر دەکات بارمنوغ ئامادە نیە بۆ بڕپارەیە ئەو یاریزانە بگوازێتەوە ڕێزەکانی لە ئێستاشدا یانەی دیکە هاتوتە سەرهێل بۆ گواستنەوەی سانیکەوەیە لەمەش ئەرچی یانەی بارمنوغ قوڕس بووە زۆر باشە دەچمە سەر یانەکانی ئیتالیا و ئامادەکاری تیپەکان کە ئەوەی کە بەڕێژێک لەسەری بۆستین بەوەی کە هەم یوڤی و ڕانەرەکەی و هەم ئینتەر میلان و ڕانەرەکەی میلان شکە لە وەرزێم ساڵ گۆڕانکاری کرۆ بەڵام بارودۆخی میلان جیاوازە بۆی کە بەشدارنە لە هیچ پاڵەوانێتیشی ئەوروپی بۆتان ئەگەرمێ لە ئینتەر میلانەوە دەست پێ بکەم ئینتەر میلان لەگەڵەوەی سپالێتی بەشداریکردنی یانەکەی لە چامپیۆنز لیگ یەکلا کردوانێ بەڕکابەرێکی سەخت بەڵام خواستی کارژێڕیانەکە ئەو ئەنجامانە نەبوون کە سپالێتیانای بۆیە بڕیاری لابردنی سپالێتیان ناو کۆنتیانێنە ئێستا کۆنتی لەسەر ئینتەر میلانێکە کە گرێبەستەکانی ئەنجامەدا ینی لە دوامین کاریانە هەڵوەشانەوەی گرێبەستی میراندا بوو هەروەها باس لە دەست بەرداربوون دەکات لە هەریەکە لە ماورۆی کاردی و نانگۆڵان و هێنانی یاریزانیوە کە لە گرنگترینیان بارێلا لێڵی ناوەند پەیوەندی بە ئینتەر میلانەوە کردووە پێ دوایە کۆنتی بتوانێت ئامانجەکانی کارگەڕی ئینتەر میلان بەدی بێنێت لە ماوەی ڕابردوو ئێمە کۆنتیمان بینیوە هەم لەگەڵ یانەی یۆڤینتۆس هەم لەگەڵ یانەی چێلسیەگەوە یانە باز بکەین کۆنتی خاوەن شێوازی تایبەتی خۆیەتی لە یاریکردن من ئەو بۆ دروستکردنەوەی تیپ بۆ هەڵسانەوەی تیپ بۆ ڕکابەریکردن کۆنتیەکە لەو ڕاهێنەران دەتوانێت تیپ ڕێک بخاتەوە بەڵام بۆ ڕکابەریکردن لەسەر ناسناوی بۆ نمونیانە پاڵنەکانی ئەوروپا پێم وایە هێشتا زووە ئەو بڕیارە لەسەر کۆنتی بدرێتن بەڵام لە ئێستادا کۆنتی بۆ خولی ئیتالی بۆ ڕکابەریکردنی یۆڤینتۆس پێم وایە یەکێک لە باشترین بژاردەکان بوو کە یانەی ئینتەر میلان دانانی کۆنتی بۆ ڕاهێنەری یانەکە جگە لەوەش بەڕێکردنی ئیکاردی لە یانەکە دەبێت بە هەمان یاریزانێک بە هەمان کوالێتی ئیکاردی شوێنی ئەو یاریزانە پڕ بکاتەوە بۆ ئەوەی ئەو نەقسە بۆ ئیکاردی بۆ کۆنتی دروست نەبێت ڕۆشنی مێرەندا و هەروە ئەم چەند یاریزانەی کە کۆنتی داوایکردن ڕزیانەکە جێبێڵێتن و هێنانی چەند یاریزانەیەک کە ئێستا هەوڵی زۆری کۆنتی بۆ ڤیدالە بۆ ئەوەیە ئەو تیپە دروست بکاتەوە کە یۆڤینتۆس لە سەردەمی ئەوەی کە لە یانەی یۆڤینتۆسدا بووە کە بامان شێوە ڤیدالیش لەو کاتە لەگەڵ ئەو یانەیە بووە بۆ خولی ئیتالی کۆنتی لە ئێستادا بەو یاریزانانە کە داوای کردووە ئەگەر هەمووشینێت بەشێکی زۆر بێنە ڕزیانەکە پێم وایە دەتوانێت ڕکابەرێکی سەرسەخت یانە یۆڤینتۆس کات بەتایبەتی یانە یۆڤینتۆس هێنانیشی هێنانی ساری بۆ ئەو بووە کە یانە پاڵنەکانی ئەوروپا بۆ یانەکە دەستەبەر بکات کە ماوەی چەند ساڵێک ئەلیگری نەیتوانی ئەم کارە بکات کەوایە زەهنی یانەی یۆڤینتۆس لەسەر بردنەوەی نازناوی یانە پاڵنەکانی ئەوروپایە و پێشم وایە ئینتەر میلانیش بۆ دانانی ئەوەیە کە ڕکابەری لەسەر خولی یانەکانی ئیتالیا بکات بەم شێوەیە ئەتوانم بە شێوەیەک لە شێوەکان تۆزێک ئەرچی کۆنتی ئاسانتر دەبێت کە یۆڤینتۆس چاوی یانە پاڵنەکانی ئەوروپایە بەڵام
بە بەراورد بە یانانەی کە خۆشیان ئامادەکرد وەکو ڕۆما و ناپۆلی ئەرچی کۆنتی قورس دەکات بۆ بردنەوەی ناسناوەکە بەڵام بە هەموو ڕوەیەک تەمش سەیری بکەم کۆنتی دەتوانێت ڕکابەری بکات لەسەر نازناوی کالچۆ ناوەی کە بی باد یاخود نە بەڵام دەتوانێت ڕکابەرێک سەرسەختی یانەکان بی بۆ بردنەوەی کالچۆ بەڵام بە ئەنجامدانی گرێبەستی نیوە ئەو گرێبەستانەی کە بە تایبەت کۆنتی بۆتان یەکێک ئەگەر لە شوێنی ئیکاردی دەبێت یاریزانێک بە هەمان کوالەتی ئیکاردی بێت ئەو یانەیە یعنی من 100% ئەم وتەی تۆ ئەگەر لەگەڵ چێلسیا لێک بینەوانێ هۆکار بوو بۆ دەرکردنی کۆنتی ینی کۆنتی ڕایەنەرێکە کە سیاسەتی پەیڕەوکردنی ڕقلێڵگرتنی یاریزانی ینی ڕەنگە یاریزان لە حاڵەتێکی ڕانانە پێچوانەی بیرکردنەوەی ڕانەرەکەی بێ ئەم حاڵەتە تەواو لای خۆی دەیەڵێتەوانێ و ڕەفتفعلی بەرامبەرە بێ ینی دەستبەرداربوون لە دیۆگۆ کۆستا هۆکارێکی سەرەکی بوو بە بۆچوونی من بۆ داڕمانی ئەنجامەکانی کۆنتی لەگەڵ یانی چێلسی لەگەڵەوەی سەرەتایەکی زۆر باشی دەست پێ کرد. بەڵێ منیش لەگەڵ قسەکانی تۆم ینی کۆنتی توانم بڵێم مامەڵەکردی لەگەڵ یاریزانان زۆر ڕقە بەڵام بۆ خولی ئیتالی ئەمە دەست دەداتن بە بەراورد بە تیپێکی وەکو چێلسی لە چێلسی توانم سەرەتای ڕوخانی کۆنتی لەگەر چێلسی لەو حاڵەتەوە دەست پێ کرد کە لەگەڵ دیکۆ کۆستا کەوتە ڕکابەری دوای بەڕێکردنی یاریزان لەگەڵ یاریزانەکانی دیکەش بە هەمان شێوە تووشی بەریەککەوتن بوون دوجار کۆنتی ئەبرامۆڤیچ گەیشتە ئەو ڕایەکە کۆنتی لەیانەکە دروست بخاتە نەک ئەوەی چەند یاریزانێکی دیکە ببێتە قوربانی کۆنتی بەڵام لە ئیتالیا ئێستا بەتایبەت لە ساڵی یەکەم هەموو شتێک بۆ کۆنتی ڕێکخراوە بۆ ئەوتوان ئەوان دەیانەوێت کە ڕکابەری لەسەر کالچۆ بکەن دوای گۆڕنی چەندی ڕاهێنەر لەیانەی ئینتەر میلان ئێستا دەبێت ئەوان چاو لە دەستی کۆنتی بن بۆیە شتەکان زیاتر بە دەستی کۆنتیەوەیە یانە ئینتەر میلان زۆر بەراورد بیانە چێلسی دەستخۆش ئەچمە سەر یۆڤانتۆس لەگەڵ هاتنی ماوریسیۆ ساری و هاتنی ماتیاس دیلیخت هاتنی ئادریان ڕۆبیۆ کە ئەمانە کۆمەڵە گرێبەست بن جگەلەوەی کە پێشتریش ئارۆن ڕامسی پەیوەندی بە ڕیزەکانی یوڤیۆ کردووە بۆ فۆنیش لامان کاتاگەڕاوە تاوانێ بارودۆخی نێو یۆڤانتۆس پێ وایە چۆن گوزەر دەکا وەکۆی کە دەبینین ئەمساڵ ئامانجی سەرەکی یۆڤانتۆس بەرنەوەی نازناوی چامپیۆنز لیگە پێچەوانی وەرزێڕابردوو کە سەر ڕایەتنی ڕۆناڵدۆ هیچ کام لە ئالێگری هەروە سەرۆکی یانەکەش ئانێلی ئاماژەیان بۆ نەکرد بەڵام ئەمساڵ هەمووان بە یەک دەنگ دەڵێن بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ. بەڵێ گرێبەستەکانی یاری یۆڤینتۆس ینی ئەم ساڵەکە وەکو خۆت ئاماژت پێکرد 100% بۆ بردنەوە یانە پاڵۆنەکانی ئەوروپایە لێی ناوەڕاست بە ئامادەبوونی ڕامسی و ڕابیۆت پێم وایە و کە بیانێکیش لەگەڵ لە پاڵ ئەوان یاری دەکات شێواز یاریکردنەکە هەرچۆن کە زیاتر ساری پشت بە پلانی 4-3 دەبەستێت ئەتوانم بڵێم ئەمەیان دروستە بەڵام بۆ هێلی پێشەوە کە تاکو ئێستا کێشەی دیبالا یەکلا نەکراوەتەوە ئەمە بێتە خاڵێک سلبی بۆ یانەی یۆڤینتۆس چونکە دەبوو زووتر یانەکە یانە یۆڤینتۆس خۆی بۆیانە پاڵۆنەکانی ئەوروپا ئامادە کردووە زوو بۆندی ئەگەر بیاوێ ئیکاردی بگواستەوە ڕێزەکانی زووتر بۆندی ئیکاردیەک لا بکاتەوە دیبالاش کۆتایی پێبێنێت یا ئەوەتە دیبالاتی زۆر بە یگوین هەیە دەستبەرداری دیبالا بێت لە یانە چێلسیش بەم شێوە بەڵام ئەگەر سەیری بکەین یانێ هیگواین لەو ئاست و لەو ئاستە نەمایە کە پشتی پێ بەستێت بۆ بردنەوە یان ناسناوی یانە پاڵۆنەکانی ئەوروپا هەرچەندە ساری ئەوکو خۆت ئاماژت پێکرد زۆر قەنەعەتی بە هیگواینە بەڵام هیگواین کە لە یانە چێلسیمان بینی ڕاستە لە زۆربەی یاریەکان سەرەشی یاری دەکرد بەڵام ئەو ئاسێ پێشکەش نەکرد پێم وایە ئەو پەیوەندیکردنی هیگواین بەیانە چێلسی هێشتا جیرۆ بەرچاو کاری زیاتری کرد نەک هیگواین گەڕانەوەشی ئێستا بۆ یانەکە ئەوان دەیانەوێت بە دەستبەرداربوونی هیگواین دیبالا ئەسێرێکی گەورە بێنە هێلی پێشەوەی تیپەکە ئیکاردی پێم وایە بۆ یانە یۆڤینتۆس زۆر گونجاو دەبێت یاخود هاریکین کە یۆڤینتۆس دواخستنی بۆندی ئیکاردیشی لە پێناو ئەوەیە کە هاریکین بیگوازێتەوە ڕێزەکانی بەڵام مەرجی تۆتنهام بۆ دەستبەرداربوون لەم یاریزانە زۆر قورسە بۆیە گواستنەوەی ئەم یاریزانە و بۆندکردن لەگەڵ ئەم یاریزانە زۆر قورس دەبێت بۆ یۆڤینتۆس کاتیش لە بەردەم یۆڤینتۆس دەڕوات
لە هێلی بەرگری هێنانی دیلێخت یعنی دیلێخت پارساڵ لەگەڵ دیۆنگ لە یعنی ئەجاکس ئەمستەردام بینیمان ئاسیش بەرزیان پێشکەش کرد بەڵام پێم وایە تەمەن نەبێت لە ڕووی ئاستەوە هێلی بەرگری یانی یۆڤینتۆس لە باڵی چەپی نەبێت کە ئەلێکس ساندرۆ تۆزێک ینی جێی متمانی ڕاهێنەر نەبوو بەڵام لەوانی دیکە کێشەیەکی ئەوتۆ نەبوو بۆ یانە یۆڤینتۆس ئەوەی یۆڤینتۆس کێشەی بۆ دروست دەبوو زیاتر لە ناوەڕاست و یارمەتی دەرێکی گەورە نەبوو بۆ پاڵپشەشی گەورە نەبوو بۆ ڕۆناڵدۆ نەگەوەی کە ئەم تیپە لە هێلی بەرگری بێت بەڵام هێنانی دیلێختیش خراپ نابێت بۆ یانە یۆڤینتۆس بەڵام ئەوەی زەڕووتر بوو بۆ یانە یۆڤینتۆس هێنانی هێرشبەرێکی یەکلاکردنەوەی هێرشبەرێکی زۆر باش بۆ یانە یۆڤینتۆس و ئەوەی لە ناوەڕاستیش کردوێتی پێم وایە خراپین بە تایبەت ڕادیۆ دەتوانێت ئەو ئاسە پێشکەش بکات هەرچەندە ڕتمی یاریزیکردنی ئەم یاریزانە دەتوانم بڵێم تۆزێک لە شێوازی ڕۆناڵدۆ دوورە کە ڕۆناڵدۆ خێرا یاری دەکات و حەزی لە یاری بە خێرای بەڵام ڕادیۆ دێک لە یاریزانانەیە کە تۆپ لە لای خۆی دەیەڵێتەوە یاری دەکوژێت و بیانی چیش کەمتر لەگەڵ پلان پێم وایە وەکو بۆچوونی خۆم لەگەڵ پلانی ساری دەگونجێت چووکە ساری زیاتر پشت بۆ دەبەستێت باسی کورد لە نێوە یاریزانە ئالیگۆر بکرێت بەڵام تاوی وەزەکانی ڕابردوش پیانیش ناتوانێت ئەمە بکە زیاتر پشت بە تۆپی درێژ دەبەستێت بۆ باڵەکان بەم شێوازی یاری دەکات لە یاریی یەک لە یارە دۆستانەکانیش یانی یۆڤینتۆس بینیمان بیانیش هەموو هەوڵێکدا پاسە کورتەکان تاوا بکە بەڵام نەیدەتوانی 2000 هەر دەگەڕاوە سەر ڕێتمی خۆی ئەمەش کاتی دەوێت بۆ ئەوەی کە یۆڤینتۆس لەسەر ئەو شێواز یاریکردنی ساری لێ ڕابێت کە چەند ساڵێک ئەلێگری بە 3-5 یاری دەکرد کەمتر ینی گۆڕانکاری لە پێکاتەکان دەکرد بەڵام ساریش زۆر حەز بە یاریکردنی 4-3 دەکات پێی وایە ئەمە پلانش زۆر گونجاوە بۆ یاریکردن من لەگەڵ ئەوەشم کە ئەگەر تیپێک بۆ بردنەوەی ناسناوەکە بێت دەبێت بەدیلی هەردوو پێکاتێ هەبێت بۆ ئەوەی کە بەتابەدانە پاڵنەکانی ئەوروپاکە شتی زۆر هاهەڵ دەگرێت دەبێت بەو شێوەیە بێتن کە هەردوو پلان یاریزانی بۆ هەردوو پلان ئامادە بێت. بەڵێ خۆدی ساریش ئاماژێ بۆ خاڵە کردبوو کە وردە هەوڵ دەدەین شێواز یاریکردنمان لە تیپەکەدا سابتکەین ئاماژە بە دوو خاڵیا بۆ هێڵی هێرشبردن هەم بۆ هێڵی ناوەند تا چەند پێ دوایە یوڤی لە ڕکابەری بەدەستێنانی نیمار و پۆڵ پۆگبا دابێت یعنی ئەو دوو هێڵەیە کە یۆڤانتۆس پێویستی بە ئەنجامدانی گرێبەست هەیە بۆی بەتایبەت یعنی نیمار هەنێک پێیان وایە کە تەنها وەکو ناو یوڤی دەچێتە ناوێک ئامانجەکە نیمار نییە بەڵام وەکو واقعی ئەعلام باس لە نیماریش و پۆگباشێکێک کە هێشتا لە زمنی گرنگجیدانەکانی یوڤی بن. من پێم وایە گرنگجیدانی نێمار لە یانە یۆڤینتۆسەوە بۆ ئەوەیە کە دەتوانم بڵێم هەم لەو شێوەی کە ناچێتە بە تەواوی ئەم بۆندە بۆ یۆڤینتۆس نەبێت ئەگەر ئەمە کارە بکرێت بۆ یۆڤینتۆس زۆر باش دەبێت بەڵام توانم بڵێم ئەمە زەحمەتە و یۆڤینتۆسش ناچێتەوە ئەو ناو نێو ئەو ڕکابەرەی یانێ پاریسان ژێرمەن کە داوای پارەیەکی خاڵی دەکات بۆ دەست بەداربوونی نێمار بەڵام پۆگبا ڕێتی دەچێت بۆی کە ئەم یاریزانە یانەکەی لە یانە پاڵەکانی ئەوروپا بەشدار نیە و ئەم یاریزانش حەزیتی کە لە پاڵ ڕۆناڵدۆ و جارێکی دیکەش یاری بۆ یانە یۆڤینتۆس بکات ئەم بۆندە نزیکتر دەبینم لە نێمار بەڵام ئەوەی من دەیبینم بۆ هێلی هێرشبەر یەکلاکردنەوەی هاریکین دەبێت یاخود ئیکاردی کە چەندیانەیەشی دیکەش بە تایبەتی ناپۆلی شاتێتە نێو ڕکابەری گواستنەوەی ماورۆ ئیکاردی ئینتەرمیلانیش لە پێناو ئەوەی کە یۆڤینتۆس بەهێزتر نەبێت ئامادە نییە ینی تاکو ناپۆلی بێت بدیدات بەیانەی یۆڤینتۆس لە پێناوەی کەرکابەرەکەی زەخمترن و بەهێزتر نەبێت ئامادەیە بۆ یانی ناپۆلی بەهرزانتر بیدات بۆی کە بۆ یانەی یۆڤینتۆس کە داوای نرخێکی خاڵی دەکات بۆیە پێم وایە یانەی یۆڤینتۆس هێرشبەرێکی دیکە دەهێنێت بەڵام لەو سێ ناوانەی کە باز دەکرێتن بەتایبەت نێمار ئەمە بە قورستر دەبینم زیاتر ئیکاردی و هاریکین وەکو بۆچوونی خۆم نزیکتر دەبینم بەڵام ئەگەر نێمار ئەم بۆندەی یەکلا بکاتیان یۆڤینتۆس ئەمە پێم وایە کارێکی زۆر گەورە دەبێت بۆ یانە یۆڤینتۆس بەتایبەت لە ڕووی برینی یاریزان و لە ڕووی توانای هونەریەوە لە هەردوو هێرشبەرەکە باشترە نێمار. زۆر باشە. گەر بچمە سەر یانەی میلان لە ئیتالیا. میلان ئەمساڵ
بەڕێکەوتن لەگەڵ یوفا بەشداریکردنی لە یۆرۆلیگ هەڵپەسارد لە پێناوی یانەکە ئامادەکاریەک بکات بە هێنانی یاریزانی نوێتاوەی تیپەکە ینی لە بەرامبەر یاساداراوی خاوێنە ڕوبەڕووی سزای قورستر نەبێتەوە و سزاکە لە ئێستا وەرگریە وەک لەوەی لە ساڵانی داهاتوو وەرگریە. بەڵام ئامادەکارەکانی میلان چین بۆ گەڕانەوەی؟ یەک لە بریارە دروستەکانی میلان ئەوە بوو کە بەشداریکردنی لە یۆرۆلیگ گۆڕیەوە کە بەوەی کە ڕێگەی پێ بدەێت یاریزان بگوات زۆر ێرزەکە، چونکە بەو پێک هاتێکە لە میلان بوو بچێت بێ یۆرۆلیگیش هەمان چارەنووسی ڕابردووی دەبوو، هیچی دیکەی لێشی نەدەبوو یانەی میلان. میلان تاکو ئێستاش ئەم کێشەیە هەیە، هەموو یاریزانێک ڕوولانەی میلان ناکات بە تایبەت لەو بارودۆخی ئێستا بەداخەوەی میلان گەورەیەکی ئەوروپا بوو، یەک لە تیپە هەرە گەورەکان لایەنە پاڵنەکانی ئەوروپا، یەک لە تیپە تاموچێژەکان لە یاریکردن یانەی میلان بەو بارودۆخی ئێستا تا تێی کەوتووە. هێنانی تۆ هێرناندز بۆ یانەی میلان، هەروەها ئەوەی ئێستا باز دەکرێت کە کۆریا بۆندەکە یەکلا بۆتەوە و هەروەها هێنان چەند یاریزانیش دیکە. ئەمانە پێم وایە هەمان ئەو ڕێچکانەی ساڵی ڕابردوون بۆ میلان شتێکی گەورەی لێشین نابێت. ئەوەی میلان بۆی هەوڵدا دەبێت لە ئێستادا یاریزانی بە ئەزمون لەگەڵەوەشە چەند یاریزانێکی لاو. پارساڵ یانەی میلان ئەگەر سەیری بکە یاریزانی زۆر باش لەیانەکە هەبوون، بەڵام هەمویان لاو بوون، یاریزانی بە ئەزمموی کەم تێدا بوو، بۆی بارودۆخی تیپەکە بەیەک لادا بوو. بەڵام لە ئێستادا کە میلان بێت تیپێک دروست بکاتەوە بۆ ڕکابەریکردن و هیچ نەبێت بۆ ڕکابەریکردن لە سەیان پاڵنەکانی ئەوروپا و ئەمە کارێکی ئاسانترە بۆ یانەی ئایسی میلان بهێنانی چەند یاریزانێکی بە ئەزممون تێکەڵکردن بە یاریزانی لاو بۆ ئەوتوانی ڕکابەر بکات. کۆریا ڕاستە ئەزممون وەکو ئەزممون هەیە، بەڵام ئەم یاریزانە پێم وایە نابێتە فریاد ڕست بۆ یانە میلان لە شوێنی ئەو کە پیاتیکی دەتوانم بڵێن یەک لە یاریزانە باشەکان لە دوای ئەوش کە شوێنێک نییە بۆ کۆریا بە یاریزانی دیکاری بکە. بەڵام جان پاولو کە شێواز یاریکردنی لە یانەی سەمەدۆراش 4-2-3-1 دەبەستات، ڕەنگە شوێنێک بۆ کۆریا بەسێتەوە لەو سێ یاریزانەی کە لە دوای یەک هێرشبەرەکە یاری دەکات. ئەمە ئەگەر بەو شێوە بێتن ڕەنگە ئەم بۆندە سەرکەوتو بێت. من ئەوەندەی متمانە بە جان پاولو هەیە، متمانە بە یاریزانە نییە کە لە ڕزیارەکەن، بەڵام لایەنەی سەمبەدۆریاش ئەو ڕاهێنەرەمان بینیوە بە یاریزانی زۆر ئازنر نزم دەتوانێت یعنی سەمەدۆریا هیچ نەبێت لە پلەی دێم و بۆ دابەزین بۆ نمونە پلەی یازدەم. بەڵام ئەگەر سەیری کوالەتی یاریزانانی سەمەدۆریات بکردا بەیەتی یاریزانێکی ئەو تۆی تدا نەبوو کە ناوی گەورە بن، بەڵام تیپەکەی بە شێوێک لە شێوەکان ڕێک دەخست بە پلانێکی زۆر جوان یاری دەکرد. زۆربەی کاتیش کە کەم ڕاهێنەر دەتوانێت ئەم کارە بکات. پلان گۆڕچێ لە نێو یاریگا بە ڕاهێنەرە گەورەکان دەکرا، جان پاولو کارێ دەکرد لە یانەی سەمەدۆریا. من وەکو خۆم متمانەم بە ڕاهێنەرە هەیە، بەڵام دەبێت یاریزانیشی بۆ بگوازێتەوە ڕزەکانی بۆ بە تەواوی ئەم تیپە ڕێک بخرێتەوە. ینی پێ دوای ئەم ساڵ میلان بە ئامانجەکەی بگا کە ئامانجی میلان ئامانجی شوێندە قورسیش نییە، تەنها بەشداریکردنەوەیەتی لە چامپیۆنز لیگە. ینی ئەم پێگاتەیە پێ دوای ینی هێندە ئامادەکاری یاخودەوە تا تەنها جان پاولۆ ئەو ئامانجە بۆ میلان پێچێ. بەشێک لە یاریزانەکان بۆ ئامادەکاری جان پاولۆ ئامادەن، بەڵام بیرمان نەچێت میلان پێویستی بە یاریزانە، دەبێت چەند یاریزانێک دیکە بگوازێتەوە ڕزەکانی. ینی ئەمە گومانی تێدا نیە. بەم پێکاتی ئێستا لە بەردەستێتی هیچی لێشین نابێت، دەبێت یاریزانی دیکە بگوازێتەوە ڕزەکانی. هیچ نەبێت چەند یاریزانێکی دیار بن بۆ ئەوەی کە تیپەکە هاوسەنجی تێدا هەبێت. پێ دوای هێشتا هێڵەکانی سان پاولۆ جان پاولۆ لە میلانە بە تایپڕنە بۆ تۆ لە کاتێکە ینی گرێبەستی لایچە بۆ ڕانەرە کراوە خودی کۆنتی گەڕاوە تاوان ینی ئەو هێنانی ئیسماعیل بنزانسر و کڕۆنیشکە دوو گرێبەستی زۆر باش لە خولی ئیتالیدا باس دەکران. پێ دوای چ هێڵێکی تر پێویستە بۆی کە ئامانجەکانی جان پاولۆ پێشێ لە میلانە و یاخود ئامانجەکانی میلان پێچێ بە تەنها گەڕانەوەی بۆ چامپیۆنز لیگ؟ لە پاڵ ڕۆمانیۆ لە بەرگری یاریزانێک دیکە لە دڵی بەرگری یاری بکات بۆ میلان زۆر زەرورە. جگە لەوەش لە ناوەڕاستێک کارێکی زۆر بە ئەزمون بۆ میلان زۆر گرینگە بۆ هەڵسوڕاندنی
ناوەڕاستی یانەی میلان لە هێلی پێشەوە ئەگەر یاریزانێکی ناوەڕاستی زۆر باشە بێت یارمەتی بدات پیاتێکێک لە یاریزانەیە کە هەرچەندە توانم برێم لە ڕووی مواسەفاتی هونەریەوە لە ئاسیشی بەرزانێت بەڵام لە ڕووی گۆڵکردنەوە یاریزانێکی زۆر بەتوانێت توانێت یەک لە یاریزانەیە کە کودەڵێ نیو فرسە توانێت بکات بە گۆڵ ئەمە کێشەی بۆ پیاتێک دروست ناکات بەڵام یاریزانێکی یاری هەڵسوورنە پلەیمەکەر بۆ میلان زۆر گرنگە لە میانەیە یاری بکات نەک ئەوەی کە زۆربەی یاریزانان لە ڕووتوانای جەستەیەوە و پچڕانی تۆپەوە لە یانەکەدا هەن لە ئێستادا. بەڵێ سپاس بۆ هاوڕێی ئەزیزم بۆتان عومەر ڕۆژنامەنووسی وەرزشی کە لە ستۆدیۆکانمان لە شاری و لێرەوە لە بەرنامەی دەرەوەی یاریگای ئەم شەو لەگەڵ مابووی وە سەبارەت بە ئامادەکاری یانەکان بۆ وەرزینەوەی خولەکانی وروپا. سپاس بۆ ئامادەبوونە. ئەڵقەی شەی بەرنامەی دەرەوەی یاریگاشم پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بە خواتان ئەسپێرم شاد و کامەرانمن خواتان لەگەڵ.